27 پسوڵی سەرپێچی ماگردو دوێنێ شەو پێرش بە وەکو جارانە گەڕێت و بەڵام ئێمە لە ڕێ پسوڵۆیکین و تەنها ڕەنگی مۆرەکەمان گۆڕیوتە. واتە هەم دیست بە پسوڵە دەستی پێکردەوە؟ بڵێ. هاوڵاتیان ترسیەوەیان لێ نیشتووە کە غاز دەست نەکەوێت بۆیە لە بەنزیخانەکان ئەزمێکی زۆریان دروست کردووە سەری غاز گیراوە ئەمە یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە غازەکانی دابەش کردووە لێرە کاومەری لێ کاومەر سڵاوی لێ بێ ئەم کاتەوە باش تۆ پێی خۆشەویستی لە لای ئێمە بەڵام من حەز ناکەم لە وەزعانەیە تۆ ببینمەوە وەزعی غاز چییە؟ زۆر باش زۆر باشە زۆر باشە بەیانی هەموو کارگەکانمان ئیشەکەن هەمووی ئیشەکە بڵێ غەزنمان هەیە؟ خەزمانێ ئەی بۆ نمونە میکانیزمی نوێی پێدانی غاز بە هاوڵاتیان چۆنە بەر ئەتیادی بە کۆڵانەکان ناگەڕێت چێ بێ؟ هەر بە وەکو جارانە گەڕێت و بەڵام ئێمە لە ڕێ پسوڵۆیکین و تەنها ڕەنگی مۆرەکەمان گۆڕیوتە. واتە هەم دیست بە پسوڵە دەستی پێکردەوە؟ بڵێ وانە بێکاگە دیلان خەڵکانێگەنە سنوەرێک نوێی فرۆشتنەوە ئەچێ سیان چواری بە زۆر لێسەنێ بەڵام ئەگەر هاتوو بە فۆرم یەکدانەیە یەکدانیشی بەسە لە مانگەکە وانە لەم وەرزەیە لەم گەرمایەیە بێجگە لە چێژ لێنان غازیان بۆ چی هاوڵاتیان؟ هیچ ناوێ تۆ گیزەرێ ناوێ بۆ خۆ گەرمکردن ناوێ ئاوەکەش نیوە کوڵە نیوە کوڵە بەتەشی هەروایە بۆ نەڕێکارەکانتان چێ بەرامبەر و شوێنانی کە غازیان گرا کرد ئەوانە هەمویان پسوڵەمان وەکەوت 27 پسوڵی سەرپێچی ماگردو دوێنێ شەو پێرش ئەی تایبەت بۆی کە هاوڵاتیان نەچنە ناو ئەو بەنزیخانانە پێویست ناکە ئیشتی ئازادە ئەگەر بڕای بە ئەم تەوزیعاتەیە من نییە ئەتوانێ ئازادە خۆی خۆی بچێتەوێ ئازادە بۆ هەرێکی بە چەنە ئەبێ بیفرۆشە بەنزیخانەکان 425 425 ئەگە گرانتر بوو ئاگادارتانکەن ئاڵاگادارمان حاڵەتی شاس چی ڕووی یاوە کاومەر تا ئێستا چی؟ حاڵەتی شاس چی ڕووی یاوە لە بابەتی غازە؟ بەڵای ئینشەڵا هەواڵێکی باش غازمان بووە لە بەغاوە دڵنیایی چیان بە هاوڵاتیان؟ دڵنیایین کە ئەزمەی غاز نابێت وەکو مانگی دووسێ نابێت بە حیاتی چونکە ئێمە گەرمایە هاوڵاتی لەم مانگە پێویستی بە بەتڵێکە ئێمە لەوانێت دوو بتڵیشی بێنێ دوو بتڵیشێنێ؟ بڵێ باشە بە پسوڵەکە یەک بتڵەتوانێ وەگرێ؟ یەک بتڵ بەڵام حەملەکە سەریع بێ تۆ کە یەک بتڵی وەرگرت سەریع بێ باش نییە هەموو ڕۆژی ژەکەین کارگەکانمان بۆ نمونە ئەگەر ئەو شۆفێرانەی ئەگەر بێت و غاز بشارنەوە پێ پێزانن؟ چۆن نابێت ئێمە حسابی پسوڵی لەگەڵاکە پسوڵی خۆراکەی لەگەڵاکە ئەو کارمەندەی کە ئێمە لەو کارگەی شەکە بێ هەموو پسوڵی و کارگێمان بۆ بێنێتەوە ئەمڕۆ 20 لە کارگەیەکە 20 بریکارە ڕوا ئەبێ هەمووی بێنێتەوە چاودێرمانێ لەو کارگەیە ئەو کۆیەکە دۆێنێتەوە بۆ ئێمە لە ژنێکمانەیە لێرە مۆریەکە کە مۆری گەرە زانین چەند بتڵی دابش کردەوە بریکارە بتڵی غاز 8500 دینارە 8500 ئەگەر هاوڵاتێک شکاتی هەبێت چی بکات؟ سکاڵا ژماری سکاڵامانەیە وڵای وەدە لەسەر ئەو سارەیە تۆ پیشانم بەکومەر لێرەیە باشە ئەم جارە ڕەنگی مۆرەکە چ ڕەنگ ئەبێ کاومەر؟ سوورە ئەم جاریان جاری پێشوشین بوو بەڵێ جاری پێشوشین بوو ئەمە ژماری سکاڵاکە 1970 639 ئەو بە منە ئەو ژمارە بە مناگەرات و ئەو تازە دامانەوە بۆی لە بەرم نییە 1970 ئەوە تایبەتە بە لیژنەی غاز و بە منە هەچ کەسێک سکاڵای هەبوو لە وڵاتیەک لە خێلیمان پێوەک دۆستان بۆ جەنابتان بەڵێەوەی کە جوبیستی بوون ئەمە تایبەتە بە دابشکردنی غاز لە شاری سلێمانیدا بۆی هاوڵاتیان ترسیان نەبێ غازێکی زۆر غەزن کراوە هەچ هاوڵاتیش گلی هەبوو یەخ لە ئەو وەکیلانی کە غازا باشەکەن ئەتوان پەیوەندیکە مە ژمارە تەلەفۆنە 1970 696 ڕاستەوخۆ لەگەڵ لیژنەی غازی قایمقامەتی سلێمانی قسە دەکەن هەچ شکاتێکتان هەبێ دەتوانن لای ئەوە شکاتەی خۆتان بکەن بتڵێ غاز بە 8500 دینارە لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە دابش دەکرێت و مۆرێکی سوور دەدرێت لە فۆرمەکانتان.